سر ویمجاره سیروان محمد سروکی دسته آمار هرم کردستانی بابت مجارمه مهوان مجارمه یا افریقا کل سر پاشخستنا سرجمیریا گشتی محمد دستپیک تو گلک بخیر بی اگر دستپیک سدمن پاشخستنا سرجمیریا گشتی العراق چبون سر رای موضوعی بودجەکەی کە بریکاری وەزارەتی پلاندانانی عێراقی فدرال ئاماژەی پێدا خاڵی تر هەیە کە هێشتا پێویستە کاری لەسەر بکرێ پێشتریش باسمان کردووە ئێمە کە بابەتی سەرژمێری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە خاڵێکە کە پێویستە ڕێکەوتن هەبی لە نێوان هەردوو وەزارەتی پلاندانانی هەرێم و بەغا بۆ ئەوەی بتوانین سەرژمێریی تەواو لە عێراقدا بکەین هەروەها ئەو بودجەیە کە تەرخان نەکرێ ئەگەر هاتوو تەرخانکرا بۆ سەرژمێری بەشەکەی هەرێمی کوردستان بەڕوونی دیاری بکرێت و بگا بەدەستمان لە کاتی خۆیدا پێشتر ئەو بودجەیە زۆر ڕێنمایی قورسیان دانابوو کە چۆن سەرف بکرێت لە هەرێمی کوردستان کە لە 3 ساڵی ڕابردوو نەمانتوانی بڕێکی باش وەرگرین و خەرجیکەین. باشە مامۆستا داوی سەرژمێری دیف پێزانینە یعنی کول ساڵ 1970 هاتیەکردن العراق كو هر 10 ساڵە دێتەکردن سەدەم نوێتە بەحسێ چەند خاڵیان کرد تنێ ین تەکنیکی نەگرێدایی بۆ جێینە ئەنجی هەندێک بابەتن دیین سیاسیژی پێوەگرێداینە دوا سەرژمێری ئەوەی کە 97 بوو 97ەکە بەبێ هەرێمی کوردستان بۆ ئەو کاتە چونکە هەرێمی کوردستان لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی عێراق بوو ئێمە لای ئێمە دوایین سەرژمێری کە هەرێمی کوردستانیشی پێوە هەبێت 1970 واتە 36 ساڵە لە عێراق سەرژمێری گشتی ئەنجام نەدراوە لە 2009 بابەتی سەرژمێری تێکەڵ کراوە بە بابەتی سیاسی ئەو کاتە تێکەڵ کراوە نەیان هێش ساڵی 2010 کە بڕیار بوو سەرژمێری بکرێ ئەنجام بدرێ ئەو کاتە لەو کاتەوە هێشتا ئەو قاڵبە سیاسیەی پێوە ماوە وەکو باسم کرد مۆزوعی سەرژمێری ناوچە کوردستانەکانی دەرەوە چونکە ئێمە تێبینی ئەوە ناکەین پرۆسەی سەرژمێری کە ینی هەڵەی تێبکەوێ بەڵام مەترسی ئەومان هەیە لە ئایندەدا ئەنجامەکانی سەرژمێری بەکار بێت بۆ ئامانجی سیاسی کە پێشتر تێوەی گلابوو بۆیە ئەو خاڵانە پێویستە ڕوون و ئاشکرابی ڕێکەوتنی لەسەر بکرێ و تێکەڵ نەکرێ تاکو بتوانین ئێمە سەرژمێری بکەین بەمەرجێ ئامادەکاریەکان بە بەردەوامی بۆ 2 تا 3 ساڵ ئەنجام بدرێ ئێمە پێشبینی ئەوە ناکەین لە ماوەی ساڵێکا بتوانین ئامادەکاریەکانی سەرژمێری ئەلیکترۆنی تەواو بێ لە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئەو بناغەیە کە پێویستی هەیە سەرژمێری ئەلیکترۆنی لەسەری دابمەزرێ هێشتا وەکو لە عێراق و هەرێمی کوردستان دانەمەزراوە. بەڵێ سەراستی عێراقی بگشتی و وڵاتن جیهانە دەمێک و سەرژمێری تێت هەیە ئەنجامدان بەرژەوەندیە چدایە خاڵی نوێن ئەرینی چنە و باندوریاوێژی سەر چێ کەرتان دکەتن سەرژمێری لە وڵاتان ئێستا لە زۆربەی وڵاتان بەعزێکیان 5 ساڵ جارێکی شەکریا ئەو وڵاتانەی کە گۆڕانکاری زووتیای ڕۆهات و 10 ساڵ جارێکیش بۆ ئەو وڵاتانەی کە گۆڕانکاری گەورە و زووتیای ڕوونادات هەندێک وڵاتیش هەیە و وڵاتی زۆر پێشکەوتون کە سیستەمی تۆماری ئیداریان ئەوەنە ڕێکوپێکە کە توانن بە سەعاتی جارێک بزانن ژمارەی هاوڵاتانیەکان چەندە بەنسبەت عێراق ئێمە ئەگەر 10 ساڵیش ینی نەکراوە یان 36 ساڵە نەکراوە ئێستا ئەگەر سەرژمێری نەکرێ بەڕاستی زۆربەی ئەو نیشاندەرانەی کە هەیە و داتایانەی کە هەیە لە عێراق ینی جێگای پرسیارە بێت کە ئەڵێن ژمارەی دانیشتوان بە خەمڵێن راوی چونکە ئێمە نازانین ژمارەی دانیشتوانی عێراق کەوان ئەڵێن نزیکەی 43 میلیۆنە ئێمە ڕەنگە ڕێیکی کەمان هەبێت چونکە بۆ هەرێمی کوردستان ژمارەکانمان جیاوازە ئەو جیاوازیەمان پێڕاگەیاندون و داواشمان کردووە کە بێن کاری پێکەوە لەسەری بکەین بزانین ژمارەی خەمڵێن راوی ئیستا چەندە بەڵام نەکرات ئەو کارە بۆیە سەرژمێری زۆر لە ئەو وردەکاریانە بەلاوە دەنێت مۆزوعی بودجەیە مۆزوعی ئەو کورسیانی کە بۆ هەڵبژاردن بەکاریەت ڕێژەی پارێزگاکانە ئەگەر لەسەر ڕێژەی دانیشتوان بڕۆین ئەمانە هەمووی
چارەسەرەکرێ سەرڕای ئەوە خاڵێکی گرنگی تریش هەیە ئەویش ئەوەیە کە پلانی ئابووری وڵات وەچۆنێتی دابەشکردنی داهاتەکەی بە شێوازێکی عادلانە لەسەر ئەو ناوچانەی کە پێویستیان پێیەتی دیاری دەکرێت. باشە دێ وڵاتێکی وەکو عێراقێدا gelek nakokî û kêşe hebûne di dîrokavê da her ji damezrandina çendîn hikûmetan da û deverên beqetiyayên Herêma Kurdistanê madde 140 bi welatekî wekû Iraqê serjimêrî çenda giring e çi mifav sûda wê çi ye? بۆ عێراق وەکو باست کرد ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویاوە لە عێراق لە ڕووی دیموگرافی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی بیناسازی و ئاوەدانی ئەمانە دوای چەندین شەڕ و وێرانکاری کە لە عێراق ڕوویدا و ئەو کاریگەریانی کە هاتن لەسەری هەروەها هاتنی ئاوارە و پەنابەر ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان تاوەکو ئەمڕۆژ نزیکەی 900 تا ملیۆنێک لە ئاوارە و پەنابەرمان هەیە ئەمانە هەمووی ئەگەر سەرژمێری نەکرێ و کاریگەریەکانی بوونی ئاوارە و پەنابەر لەسەر پارێزگاکان و ناوچەکەی هەرێمی کوردستان دیاری نەکرێ بەڕاستی ئەمە کێشەیە. گۆڕانکاری دیموگرافیەکان لە هەمووی گرنگترە بەڕێی من لەبەرەوەی گۆڕانکاریەکی زۆر ڕوویاوە لە پێکاتەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە ماوەی 36 ساڵی ڕابردوو خۆی لە ماوەی 10 ساڵی ڕابردوو گەورەترین کارەسات لە عێراق ڕوویە ئەو شەڕێکە ڕوویە اینجا پێشتریش بابەتی تر هەبوو کە ئەوە هەمووی گرنگی سەرژمێری دیاری ئەکات و لەگەڵیشیا عێراق ئەگەر سەرژمێری نەکاتوە تەنها لەسەر داتا و نیشاندەری خەمڵێنراوی دانیشتوان بڕوا لە ماوەیەکی کەمدا ئیتر ئەو داتایانش ڕاست و دروستی تیا نامێنێتوە هەر هەبێتە داتایەکی هاکەزایی. باشە تۆ پێشبینیتکەی دە ساڵا بهێتدا ئەو دەمێک و بۆ هاتی دەستنیشانکردن کو پشتی وزارە پلاندانانێ ئەڤرۆ ئەو بریاردای کو هاتێ پاشخستن دوی دەمیدا بهێتەکردن پارەکی مەزەختنێکت مەزن ینی پێتیوی هەیە و سەب زەحمەتە بهێتەکردن. بەڵێ خۆی تەنها پارەکە نییە ینی ئەوان بڕێکی باشیان دانابوو بۆ ئەنجامدانی سەرژمێری لە ماوەی 2 ساڵداوی شوابزانم 350 میلیارد دیناری عێراقی بوو دوای ئەوەی کە پێشتر 120 میلیارد بوو. ئەو پارەیە گرنگە هەبێت بۆ ئەوەی تۆ بتوانانی ئامادەکاریەکان و بناغەکەی و ژێرخانەکەی بۆ دامەزرێنی بەڵام بە بۆچوونی من بە بینینی من بە پێ و تەجروبەی کە بینیمان لە دوو وڵاتی هاوشێوەی عێراق ویستیان و سەرژمێری ئەنجام بن 2 تا 3 ساڵی ئامادەکاری بەردەوامیان ویستاوە کوتوانیان سەرژمێریەکی ڕێکوپێک ئەنجام بن. بە قەناعەتی من ئەگەر ئێستا دەست پێ بکەین ڕەنگە لە ناوەڕاست یان دوای ناوەڕاستی ساڵی 2025 ئێمە بتوانین سەرژمێری بکەین. باشە بەرە سیروان ئەگەر ئەم باسی ڕێژەیە یا هەڵەوسانت هەرێما کوردستانێ چه ئازدایە چ ڕەوشدایە؟ ئەم مانگە مانگی 4مان ڕاگەیان دوێنێ ژمارەی پێوانەی مانگی 4 2023مان ڕاگەیان بە بەراورد بە مانگی 3 ئەم ساڵ تۆزێ نزم بۆتەوە ڕێژەی هەڵاوسان واتە لە جیاتی ئەوەی زیابێ کەمتر لە 1% کەمی کردوێتەوە ئەویش بەهۆی گۆڕانکاری لە نرخی هەندێک لە خزمەتگوزاری و کاڵا و شتومەکەکان کە لە هەرێمی کوردستان ڕوویاوە بە پێی وەرزەکە کە ئێستا تایبەتە بابەتی نرخی سوتەمەنی بۆ گاز و ئەو بابەتانە بەگشتی ڕێژەی هەڵاوسان لە هەرێمی کوردستان کە بەستراوەتەوە بە عێراقیش لەبەرەوەی ئێمە یەک دراو یەک نزیکە یەک ئابووری بەکارێنین لە ناو چوارچێوەی عێراقدا لە ئاستێکی بەرزدانە یعنی ئێمە لەگەڵ ساڵی پار بە هەمان مانگ کە مانگی 4 ڕێژەی هەڵاوسان 4.9% زیای کردووە و ئەوە لە ماوەی ساڵێکدا بە بەراورد بە ئەو هەڵاوسانانەی کە ڕووە لە وڵاتانی دەوروبەر و بە تایبەتی ئەگەر ببینین تورکیا ڕێژەیەکی ئاساییە و کاریگەری ئەوتۆی نەبووە لەسەر ژیان بە حکمی ئەوەی نرخی دۆلار و دیناریش گۆڕانکاری گەورەی بەسەر هاتووە. بەێ بەڕێ سیروان محەممەد سەرۆکێ دەستەیە ئامار هەرێما کوردستانێ زۆر سپاس. سپاس.